ڕۆژی دووشەمەکە و باس و خواسە بەرگوێی ئێمە کەوتۆک و لیژنەی کاروباری کۆمەڵاتی و داکۆکی لە مافی مرۆڤ تا ئێوارە لەسەر خەت بووین لەگەڵ لایانی پەیوەندیدار و لەگەڵ تەندەرین و لەگەڵ ئەو کۆمپانیایی کە خۆراک بۆ چاکسازیەکان دابینەکە ئێمە دوێنێ وەک لیژنەی کاروباری کۆمەڵاتی و داکۆکی لە مافی مرۆڤ کۆبوونەوەیەکی چڕ و پڕمان کرد سەبارەت بە گیر و گرفت و پێداویستیەکانی چاکسازیەکانێک لەو خاڵانە ئەوە بوو کە گرفت لەسەر بۆ هەر چاکسازیەکە زۆر سەبارەت بە خۆراک کە ئەگەر بێت و بۆ نمونە ئەو بڕەپارەی کە ئەو کۆمپانیایە زەرمەند بۆتیایە حکومەت بۆی جێبەجێ نەکاو چارەسەر نەبێ ژیانی سزادراوە لە هەر شەش چاکسازیەکە ئەکەوێتە مەترسیە و بارگرانێکی قورسی دارایی ئەچێتە سەرشانیان بۆیە بە پێویستمان زانیوێنە بە دوواداچوونێکی وردمان کرد پەیوەندیمان بە هەردوو لایانی پەیوەندیدار هەم حکومەت و هەم کۆمپانیاوە کرد بە دوواداچوونێکی وردمان ئەنجامدا نەتیجەی ئەنجامی بە دوواداچوونەکەمان ئەوە بوو کە حکومەت داتە سەرخەت و وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی بە جۆرێک لە جۆرەکان کێشەی خۆراکی چاکسازیەکانی چارەسەر کرد. بۆ ئێمە پەیوەندیمان کرد بە لایانی پەیوەندیدارەوە و وەزارەتیش ڕایگەیان بۆ ڕاگەشتی کە کێشەی خۆراکی چاکسازیەکان چارەسەر کراوە.